نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. آمين. عزیزان و خۆشەویستان، خۆشحاڵین بە خزمەتتانەگەینەوە لە ئەڵقەیەکی تری نوێ لە بەرنامەی نون کە هەر جاری باز لە چەمکێکەکەین، چەمکێکی گرنگ کە پێویستە وتوێژی لەسەر بکرێ. بەرنامەکەمان بەرنمەیەکی وتوێژیانەیە. ئەم بەرنمەیە قساکەین سەبارەت بە مەقاسیدی شەریعە یا المەقاسید الشەرعیە یا مەبەستەکانی شەریعەت بە زمانی کوردی پەتی و ڕەوانی خۆمان، کە یەکێکە لە بابەتە گرنگەکان ڕەنگە تازە لای خۆمان سەری هەڵدا بێ، بەڵام لە شوێنگەلێکی تر لە مێژە کە ئاماژەی پێکرێ ئێستا لە زانکۆکانە خوێندێ. ئێستا سەدان کتێب سەبارەت بە مانا و مەبەستەکانی شەریعەتی پیرۆزی ئیسلامی بنیاد نراوە و هەروەها نووسراوە و خراوەتە بازارەوە. کۆمەڵێکی زۆر لە کۆڕ، لە سیمینار، لە دیبیت، لەم جۆرەشتانە، لەم جۆرە چالاکیانە سازکراوە لە زانکۆکان دەرهەق بە مەبەستەکانی شەریعەت. ئەگەر قورئان بخوێنینەوە ئەزیزان، کە ئاەتەکانی لە زۆرێک لە ئەحکامەکانێک کە خوای پەروەردگار فەرزی کردووە لە سەرمان و بۆی ناردوین، باس لە مقدمەیەکی هەیە و نەتیجەیەکی هەیە. بۆ نمونە لە قورئانە خوای پەروەردگار کە باسی عیباداتمان بۆ کە لە سوورەتی ئەلبەقەرە کە ئەفەرمێ: يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. كواتا مقصد عبادة بريتية لشي بريتية لويك إيما بتقوابين. ياخذ سبارت با رجوع فرمي: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. علتكي أو جويك، حكمتكي، مقصدكي، مبستكي بتقوابين. يا خوي پروردگار سبارت بنيجا فرمي: إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نيش أبي مبستكي أويك إما بيوسكا لقل آسمان و بيوستمان كا بخوي پروردگار و بوي دور كوين ولا گناه تاوان و فاحشة أو جورشتانا. نك أما زوريك لا آياتكاني تري قرآنش أمواتاو مبستيان هي سبارت با خمر، سبارت با شراب، سبارت با عرق. خوي پروردگار فرمي: إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان. أفرمي رجس واتا مبستك أويا كبيسة بيوستك إما لي دور كينوا. زاناي بايبرزي إسلام ابن القيم برحمة بيا أخوة فرمي: الشريعة عدل كلها، رحمة كلها، حكمة كلها، مصلحة كلها. عدلة، برجوندية، دادگەریە و هەموو واتە جوان و پەسەندەکانی لە خۆی کۆ کردوێتەوە. بۆیە ئەفەرمێ: هەر حکمێک لە عەدلەوە بڕوا بۆ زوڵم و ستەم، لە مەسلەحەتەوە بڕوا بۆ مەفسەدە، لە ڕەحمەتەوە بڕوا بۆ قەسوە، لە حکمەتەوە بڕوا بۆ عەبەث و بۆ فەوزا، بۆ عەبەسیەت. ئەڵێ ئەمە لە شەریعەت نییە ئەگەر هەزار تەویلی بۆ بدۆزێتەوە بە ئاخن لێ بەناو شەریعەتە، چونکە شەریعەت بۆ بەرژەوەندی ئینسانەکان هاتووە بە شێوەیەکی گشتی. بۆیە شەریعەتی ئیسلام سنووری پاراستنی سەلامەتی ئینسانە، مرۆڤەکانە، نەک سنوورێ بێ بۆ کۆتوبەندکردنی ئازادیەکانی ئینسانەکان. بۆیە ئێمە پێویستیمان بە تێگەیشتنە لە عیلەت، پێویستیمان بە تێگەیشتنە لە حکمەتی ئەو حکمانەی کە خوای پەروەردگار نادوێتی. ئەمەش طبعاً لە بنەڕەتدا کارێکی نوێ نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ لە غەزوەی خەندەق گەڕایەوە بە سەحابەکانی فەرموو: لا يصلين أحد منكم إلا في بني قريظة. هەر یەک لە ئێوە با نوێژی عەسر لە بەنو قورەیظە بکە لە کاتێکە لە ڕێگە بانگی عەسری فەرموو. واتە مەبەستەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بووە کە خێرا بکەن و پەلە بکەن بۆی بگەنە بەنو قورەیظە. لە کاتێکا کە جوولەکەکان بەڵێنیاندا هاوشانی پێغەمبەر لەگەڵ سوپای ئیسلام و ئەهلی مەدینە بەرگەی لە مەدینە بکەن، بەڵام لە پشتەوە خەنجەری غەدر و خیانەتیان وەشان، وەکو چۆن لە هەر سەردەمێکە کە کردویان و ئێستاش لە کەرتی غەزە و بەرامبەر بە موسڵمانان ئەم حاڵەتانە تۆمارەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کە لە خەندەق سەرکەوتن فەرمووی: هیچ کەسێک چەکەکەی دانە نییە
لە بەنو قوڕەیضا واتە گەڕێکی جوولەکەکان نەبێن نوێژی عەسر نەکەن کە گەڕانەوە لە ڕێگە سەحابەکان بوون بە دوو بەشەوە. بەشێکیان گوتیان ئێمە نوێژەکەمانەکەی نوێژەکەیان کرد، بەشێکیان گوتیان نەخێر فەرمانەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم جێبەجێکەین. بەشی یەکەم کە نوێژەکەیان کرد وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم مەبەستی ئەوە نەبوو کە نوێژەکەمان نەکەین، بەڵکو مەبەستی ئەوە بۆ کە پەلە بکەن بە تەوەجوهێکی مەقاسیدی و مەبەستکاری ڕوانیان بۆ فەرمانەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەوانی تر بە شێوازێکی تر دەقەکەیان جێبەجێ کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە بەنو قوڕەیضە کە گەیشتنەوێ ئیقراری هەردووکیانی کرد، سەرزەنیشتی هیچ لایەکیانی نەکرد و کاری هەردوو لایەنشی پەسەند کرد. مەبەستەکانی شەریعەت وەکو دیراسە و لێکۆڵینەوە ئەوەی کە تەدوین کرابێ خرابێتە سەر کاغەز لە ئیمامی حەرەمەینی جوێنیەوە دەستی پێکردووە. کتێبەکانی ئیمامی حەرەمەینی جوێنیە گە دیراسی بکەین لە بورهان، لە تەلخیص، لە لومع الئەدیلە و لە کۆمەڵێک کتێبی تر یاکو غیاث الئمم فی التیاث الظلم لەمانەیە جگە لەوەشکە لە کتێبە زۆر گەورەکەی کە 21 مجلدە نهایەة المەطلب فی دراية المەذهب ئەماژە بە زۆرێک لەم حاڵەتاناکە فەزلەکەی بۆ گەڕێتەوە. پاشان ئیمامی غەزالی کە تەلەبەی ئەوە زۆر بەهێزی کرد واتە فراوانتری کرد. لە دوای ئەو ئیمامی شاتیبی دێت کە ئیمامی شاتیبی سوودێکی زۆری لێوەرگرتوون. ئیمامی شاتیبی خاوەنی کتێبی الموافقاتە کە باز لە مانا و مەبەست و مەقاسیدی شەریعەتی ئیسلامیەکە. بۆیە ئیمامی شاتیبی کتێبێکی دانا بەناونیشانی الموافقات للئیمام الشاتیبی. محەممەد عەبدا بەڕەحمەت بێخوا لە گەشتێکیا بە وڵاتی تونس کە سەردانی دۆستێکی خۆی کرد لە یەکێک لە مەکتەبەکانی دۆستەکانیە چاوی کەوتە سەرم کتێبە کە خوێندیەوە پەسەندی کرد. تێم کتێبەت شێویکیەوەتی ئیمامی شاتیبیە کە خوێندیەوە بەلایەوە زۆر گرنگ بوو بۆیە هێنایەوە پاکنووسێکی کرا و خرایە سەر ڕووپەڕی چاپ و چاپکرا. ئێستەکە یەکێکە لە سەرچاوە زۆر گرنگەکان. لێرەوە ئێمە زۆر خۆشحاڵین کە لە خزمەت جەنابی دکتۆر ناسە ئاروزەریاین بۆ قسەکردن و توێژینەوە و توێژ سەبارەت بە مانا و مەبەستەکانی شەریعەت کێکێکە لە بابەتە زۆر گرنگەکان ئەو کەسەی کە قوتابی زانست خوازە و ئەو کەسەی کە لە بواری فتوایە ئیشەکە و ئەو کەسەی کە نووسەرە ئەو کەسەی کە خەتیبە ئەو کەسەی کە واعیزە پێویستە هەموو ئەمانە بە ئاگا بن لە مەقاسیدی شەریعە مەبەستەکانی شەریعە بۆ ئەوەی بتوانن وتەکانیان بپێکن بۆ ئەوەی خەڵکی وا تێنەگەن کە خوا نەخواستە لە شەریعەتی ئیسلامیە دژ بە یەک و جۆرێک لە تەناقوس هەیە. بۆیە جەنابی دکتۆر ناسە ئاروزەری پێمان خۆشە سەرەتا جەنابەت پێناسیەکی مەقاسیدمان بۆ بکەی. مەقاسد واتا چی لە قورئانە لە لوغەیە و مەبەست چییە کە ئەوتێ مەقاسیدی شەرعی؟ زۆر سپاس دەکەم. بسم الله الحمد لله والصلاة والسلام على حبيب قلوبنا رسول الله وآله ومن والاه. دیارە مەقاسید مەبەستەکان لە شەریعەتدا یەکێکە لە زۆر بابەتە گەورە و گرنگ و ڕاقیەکان کە لە شەریعەتی ئیسلامدا باسێوە کراوە و یەکێک بۆ لە بابەتە گەورە و گرنگەکان کە لە زانستی ئوسوڵ الفقهدا باسی لێوە کراوە و ئێستا کار لەسەرەوە دەکرێت کە فقهی مەقاسید هەر فقهێکی سربەخۆ بێ لەبەر گەورەیەکەی لەبەر گرنگیەکەی لەبەر پێویستی و ئاتاجی مرۆڤەکان بۆی بە تایبەتی هەڵگرانی فکری ئیسلامی، هەڵگرانی فقهی ئیسلامی، هەڵگرانی شەریعەت. لە مامۆستایەک کە ئامۆژگاری قوتابیەکانی ئەکا پێویستی بە فقهی مەقاسید هەیە وتاربێژێک پێویستی پێیەتی مفتیەک لەبەر لە هەمووان پێویستی بە فقهی مەقاسیدە بۆی کە ئەو کارانەی ئەنجامی ئەدا بنیادنەر بن نەک تێک دەربن، بەرەو پێش بڕوات نەک بەرەو پشتەوە، ژێنەرەوە بێ نەک مرێنەرەوە بێ. چونکە هەندێشت ئاگامان لێی نەبێ ئەبینە هۆکاری زەرەر لە جاتی ببینە هۆکاری سوود و قازانج کە ئەمە علمێک نییە تازە داهات بێ بە واتایی ناو کرۆکەکەی لە قورئان و فەرمودەدا بوونی نەبێت کە جەنابتان ئاماژەتان بە هەندێکی کرد. وشەی مەقسەد لە لوغەدا بە مەعنا استقامە على الطريق دێ و بە مەعنا ئیعتیماد دێت وەقسید فی مەشیکە یعنی کاتێک کە تۆ دەڕۆی ڕێک و بە مەبەستەوە بڕۆ
چونکە هیچ کەسێک لە ئێمە نییە بێوێت بڕوات پێی بڵێن بۆ کوێڵی بڵێ نازان ئەبێ ڕۆشتن ئامانجدار بێ ئامانجدار بێ بەر لەوەی هەنگاو بنێ ئەزانێ بێ پێ کوێ بڕوە ئەگەر نەزانێ بۆ کوێ ئۆڕوا هەموو لایەنەکان یەکسانە لە بەردەم ئاراستەش لە ڕۆشتن گرنگترە ئاراستە دەرهاویشتەی دەرەنجام و مەبەستی ڕۆشنەکەی هێنێتە جێگا ئەگەر نەزانی بۆ کوێچی حەزەکە بۆ ڕاست بڕۆ بۆ هائیمی بلا مەقسەد ئەوەتە ئەو کەسی مەقاسیدی شەریعە نەزانێ ناتوانێت بنیادنان بنێت بەڵکو بە ڕاست و چەپە ئەڕوا لە وتارە قسەکە لەسەر کەناڵ ئەدوێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە قسەکە نازانێ بۆ کوێچێ نازانێ هەندێک جار قسەکە ئەبێتە بەڵگە لەسەری لە جیاتی ئەوەی بەڵگە ببێ بۆی بۆ ێزانیان دەفەرمونون شریعەتی ئیسلام کە هاتووە لەبەر چەر ئامانج و مەبەستێک هاتووە بۆ ئەوەی ئەو ئامانج و مەبەستانە بپێکێ بۆ منە کە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەستەعمەرەکم فیها یا فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون ئایا مەقسەد و مەبەست لە دروستبوونی ئێمەی مەخلوقات مرۆڤ و جنۆکە چین پەرستنی خوای گەورەیە بەواتە بەرفراوانەکەی وەستەعمەرەکم فیها لە قورئانە باس کراوە کە ئێمە بۆ ئەوەیە کە ئاوەدانی کەینەوە سەر زەوی و دەفەرمێ لیەبلووەکم فیما ئاتاکم کەسێک مامۆستایە کەسێک دەوڵەمەنە کەسێک هەژارە ئەوەی کە توانای جەستەیی هەیە گەنجە هەموو ئەمانە خوا ئێمەی هێناوەتە بوون تاقیمان بکاتەوە لەوەی کە پێی داوین لە عیلمە لە پارەیە لە بەرپرسێتیە لە باوکایەتیە لە کوڕایەتیە لە هەر شتێک هەیە ئەمانە وا دەرەکەوێت کە خوای گەورە سبحانه وتعالى قەست و مەبەست هەیە لە کارەکانیدا جا هەندێک قەناعەت واکەن یعنی کە ئێمە پێویستمان بۆ نییە نەخێر باخوا مەبەستی چییە چونکە خوا بێ پێویستە لە هەموو کەسەکان بەڵام خوا لە قورئانە ئەفەرمێت وما خلقنا السماوات والأرض وما بينهما باطلا ببطال درسمان نكردوا أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا ترجعون يعني عبثا يعني اشتي خواي جورا تشينيا بيهودانية بيهودانية بهوانتينية بل كل قرآن خواي جورا كبازا كاد فرمي وما خلقنا السماوات والأرض وما بينهما لاعبين خو قال تجارتينية سلكة جدية بل مسألة زوزو جدية وقصدك هي لخلق إيمدا أبي إيمش برو أو ما بستبري بۆیە لێرەوە دەبینین لە قورئانی پیرۆزدا کاتێک کە ئەحکامی شەرعی باسەکرێت باز لە مەبەستەکانەکرێت بەڕاشکاوانە لە مەبەستە ئاماژە بکراوە بۆ منە کە ئەحکامی شەرعی باسەکرێت خوای گەورە دەوێت ئێمە تاقی کاتەوە بەڵام بەشتانێک کە توانامان هەبێت بۆیە دەفەرمێ یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر هەدەف لەوەدا کە ئێمە هەندێک تەکلیفمان لێ دەکرێت بۆ ئەوە نیە ئێمە بڕەتێنرین بەڵکو بۆ گۆڕایاڵیکردنی ئێمە لە تواناماندایە کە کارەکان ئەنجام بدەین و ئەم مەبەستانەش کە هەیە کە خوای گەورە بە هەوانتە ئەرز و ئاسمانەکانی دروست نەکردووە بە هەوانتە هیچ شتێکی دروست نەکردووە ئەگەر سەیریکەین حتا پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام یعنی یەک ئاەت هەیە هەموو مەبادیئی مەقاسیدی شەریعی لێوە وەرەگیرێت کە خوای گەورە بە پێغەمبەرەکەی فەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام وما أرسلناك إلا رحمة للعالمين يعني تنها أي محمد مەبەست و مەقسەدی سەرەکی ڕەوانەکردنی تۆ بۆ هەموو مرۆڤایەتی ڕەحمەتیش لە دوو شتا خۆی دەبینێتەوە یا جەلبی مەصالحە مەنافعە یا دەرئی مەفاسیدە و هەر شتێک کە زەرەر بەخش بێت یعنی هەر شتێک سود و قازانجی بۆ مرۆڤایەتی هەبێت فەرمانی پێ بکرێ هەر شتێک زەرەر و زیانی بە مرۆڤایەتی بگەێنێت قەدەغە و یاساغ بکرێت بۆیە ئیشی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە تایبەتی پێغەمبەری ئیسلام کە خوای گەورە بۆ وەسفی کردووە بۆ منە کاتێک کە خوای گەورە بازە پێغەمبەرانەکە کە ئەفەرمێت وما نرسل المرسلين إلا مبشرين ومنذرين دوایش لە ئاەتێکە ئەفەرمێت چی لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل یعنی بۆیە پێغەمبەرانمان ڕەوانە کردووە هەتا خەڵکی بەڵگە و پۆزیشیان بەدەستەوە نەمێنێ بڵێ وڵی خوای گیان عەقڵمان هەبوو بەس هەوا ئارزوشمان هەبوو نەمانتوانی بگەینە ئەنجام بگەینەوەی شتێ بکەین کە لای تۆ ڕەزامەندی بەدەستبێنین و شتێک نەکەین کە تووڕەی تۆ بەدەستبێنین ئەوە خوا پێغەمبەری بۆ ڕەوانە کردوون وحتى فرمي وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط يعني حاتني بيغمران عليهم الصلاة والسلام بو أوي الرحمة بلاو بيته وزحمة لا بشي
هاتني پێغەمبەران عليهم الصلاة والسلام بۆ ئەوەیە کەوا ليقوم الناس بالقسط بۆ ئەوەی خەڵکی بە دادوەرێتی مامەڵە بکەن. کەواتە دادگەری یەکێکە لە ئامانجەکان وەکو ابن القەیم بەڕەحمەت بیاخوا فەرمانی بۆ کردووە. بۆ نمونە دکتۆر عەفو ئێستا کە ئاەتەکەی کە خوێنمەوە یا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون ئەوە علەتەکێتی. علەتی تەقوا چییە؟ هەر لە ئاەتێکە خۆی پەروەردگار فەرمێ اعدلوا هو أقرب للتقوى. کەواتە علەتی تەقوا چییە؟ مەقسەدەکەی چییە؟ مەقسەدەکەی دادگەریە. بۆیە دادگەری یەکێکە لە بەها و بەرزە باڵاکان و مەبەستە گرنگەکانی شریعەتی ئیسلامی و ئیمامی ئیبن القەیمش کە فەرمێ الشریعة عدل كلها. کە ئەو عەدالەتێکێکە لە مەبەستە سەرەکیەکان کە جێبەجێ ببێ لەم سەردەمەیە. باسی ابن القەیمت کرد، يعني یەکێک لەوانەیە کە ئیمامی حەرەمەینی باس کرد، ئیمامی جوهینی بەڕەحمەت بێ و ئیمامی غەزالی بە هەمان شێوە عیزی کوڕ عەبدولسەلام قەڕافی بەڕەحمەت بن و هەروەها ئیبن ئیسحاقی شاتبی لەگەڵ لەوانەش ئیبن تەیمیە و ئیبن القەیمیش باسییان کردووە ئەوەی کە تۆ جەنابەت باسەکەریکێکە لەو دەقانەی کە زۆرجەی سەرنج و تێبینێ بەڕاست وایە کە شریعة مبناها كلها العدل والمصلحة والحكمة تمام بەڵێ والرحمة بەڵێ زۆر ڕاستە. طبعا ئێمە چەند قوتابخانەیەکمان هەیە جەنابی دکتۆر سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ مەبەستەکانی شریعەتە. ئەم قوتابخانانە هەندێکیان کۆنە و هەندێکیان نوێیە و قسەی زۆر هەڵەگرێ و بەچڕێ قسەیان لەسەرکرێ. قوتابخانەی یەکەم قوتابخانەی دەقگەراکانن، ئەوانەی کە پیانەوە تێ ظاهری مامەڵەیەکی حرفی و پیتیەکەن لەگەڵ دەقەکانە کە ئەمانەش ظاهریەکانن. ئەم مەزهەبە لە ئەسڵا داودی ظاهری پێکی هێناوە و ئیبن حەزم بەڕەحمەت بێ تەدوینی کردو نووسیوێتیەوە بە تایبەت لە کتێبی ئەلموحەلایە کە کتێبێکی فقهی ظاهریە ئیبن حەزمی ظاهریە و جگەلەوە لە کۆمەڵێ کتێبی تریشە ئاماژە بە بڕێک لە مەبادیئەکانیەکە بۆ نمونە الإحكام في أصول الأحكام لەوەیە وە لە کۆمەڵە کتێبی تریشی ابن حەزم کەسێکی زمانتیژی خاوەن قەڵەم بوو ئەدیبێکی گەورەش بووە. ئەوەی کەجێی سەرنجە ئەوەیەکی ابن حەزم لە ئەلموحەلایە هەندێک شت ئاماژە پێکە ئینسان نازانێت چۆن مامەی لەگەڵا بکە. بۆ نمونە ئەو حەدیسێنێ البیکر تستەئمەر یا تستەئذەن کچ کاتێکە بتەوێ ئیزنی شووی لێ وەربگرە لە ئیزنی وەرەگری و ئیذنها سەمتوها لە هەندێشتا لە سیماتوها باشەڵێ بێدەنگبوونی ئیزنەکەیەتی. بۆیە ئەڵێ ئەگەر باوکێک بە کچەکەی وت کچم تۆ رازی شو بکەی بەو کوڕە ئەگەر وتی بەڵێ نیکاحەکە دانامەزرێ بێ بێدەنگ بێ. ئەمە زۆرجێ سەرنجە یا دوو لە ڕووی ینی ئەو پەیوەستە کاتەوە بە دەقەکەەوە ئەڵێ نابێ لەم دەقە لا بچین. مەبەستی پێش دەقەکە چییە؟ خۆی کە حەدیسەکە فەرمێ وئیذنها صیماتها یا سەمتها مەبەست لەوەیە کچ شەرمنە بە حەیایە ڕووی نییە لەبەر چاوەڕێ بڵێ دەری بڕێ کە شەرع فەرمێ حتا بێدەنگبوونیشی دروستە کاتە مەقسەدەکە لەوایە کە ئەم کچۆڵێ بێدەنگ ئەبێ یعنی رازیم ئێگە بڵێ من رازیم ئەوە باشتر بۆ طریق لەولا. بەڵام حەزم بەڕەحمەت بێ فەرمێت دەقەکە ئەفەرمێ ئیذنها صیماتها لەبەرەوە هەر بێ بێدەنگ بێ. شتێکی تری سەیری هەیە ئەوش کە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لا يبولن أحدكم في الماء الراكد. باش ئەو حەدیسێکە ئەفەرمێ ئەوەی کە حرامە پرۆسەی میزکردنەکەیە لە ئاو وەستاوەکە ئەگەر کەسێ دوو لە ڕووی هەمووان میز بکاتە ناو قاپێکەوە بیکاتە ناو ئاوەکەەوە ئاوەکە پیس نابێ بەس پرۆسەی ڕاستەوخۆ تەبەولەکەواتە میزکردنەکە شتەکە تێگەیا و بەو شێوازەی لێکە. ئەمە تەبعەن جێگەی زۆر جێگەی سەرنجەکە ئینسانە بێ هەڵوەسەی لەسەر بکات. چەند نیشانەیەکیان هەیە ئەم قوتابخانەیە ئەویش ئەوەیە تەعاملێکی حرفیان هەیە لەگەڵ نەسە بە هیچ جۆرێک لی لانایەن وەکو ئیبن حەزم دەقەکە ئەهێنیە و لەم سەردەمی خۆشمانە هەیە بێگومان خەڵکێک ئاماژەیان پێکە یا لە هەندێک شوێنە ئەیبینی بۆ نمونە من جارێکیان لە خولێکە دەستمەوە تۆ برایەکە ساوتی وەڵا ئێمە بێ ئەوانەی کە ئاهلی کتابن بەشان توندیان کەین لە سوچی کۆڵانە تەسکەکان چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم وا فەرمێ وەطەڕوهم إلى أضيق الطريق. یعنی لە کاتێکە ئەمە بۆ کاتی جەنگە ئەمە تۆ ڕەوایەکە ئافرەتێکی مەسیحی بێنێ ئەخە چۆن تۆ ئاو مامەڵی لەگەڵات چۆن لەگەڵ خەزوو یا شامدار جا خۆ تۆ ئەگەر بۆ ئەگەر لە شەڕابی لەگەڵ موسڵمانێک شاو ئەو پرۆسی هەرەکەیت
ئەوەی کە بەشان گیریانکێ جاوە لە سەردەمەیە بۆ شێوازە خۆیکین بۆ ئێستا حەزەکەم یەک ڕوونکردنەوەی تیش بم لەسەر ئەم مەدرسەیە. ئەم مەدرسەیە کە مەدرسەیەکی ظاهیریە، زۆرجار مەقسەد و مەبەستەکان نەهێتە جێگا، وای لێ دێ مرۆڤ ناتوانێت کۆمەڵی کار بکات. زۆر بە نمونە بە کورتی بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاماژەی کردەوە بەوەی کە خۆتان خاوێن کردەوە بە 3 بەر خۆتان خاوێن بکەنەوە. لە کاتێکە ئەگەر ئاو هەبێ خاوێنترە، ئێستا مادام ئاوەکە هەیە ئەولاترە لە پێشترە، وەکوڵێن هەتا ئاو هەبێ دەستنوێژە گیرێ و تێموم ناکرێت لە پێشترە، ناکرێ ئێمە بڵین وڵات دەقەکەەوە ئەڵێ ئەبێ ئێمەش بە 3 بەر خۆمان خاوێنکەنەوە. یا لە حەدیثا فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە لەسەر ئاو هاتووەتە دەرەوە دەستی بەخۆڵ سڕیوە، ئێمە بڵێن سونەتە بەخۆڵ لە کاتێکە ئامانج و مەبەست پاکشبوونەوەی دەستی پێ شارەکانە خۆڵ هەر نییە، خۆڵ هەر دەست ناکرێت. ئێستا ئەگەر بە سابوونێکی جوان بێت کێشەیەک هەیە. بۆ نمونە ئەگەر لەسەر دەقی ئەم قسازانیانە بێت کە ئەڵێن مەبەست نییە و هەرێ بێت دەقەکە پابند بین، کەواتە تەنها سونەت بە سیواکە کە فقەها هەمویانە فەرمون بکولی شەیئین طاهر خەشین دروستە، کەواتە بەم مەعجوودیانە بم فڵچەی ئێستا ئەگەر نیەتی پێی خواپەرستی بێت هەمان ئاماژێتە جێگا. بەڵام لەسەر دەقی ئەم مەدرسەیە کە مەدرسەیەکی ظاهرین کە مەدرسەیەکن لە بازنەی دەقا ئەسوڕێنەوانێ، یعنی دەیانەوێت ڕاستەوخۆ دەقەکە چۆن هاتۆ و چۆن نەبووە و بە چ شێوازێک بووە بەبێ ڕەچاوکردنی مەبەستی سەرەکی پشتەوە هەروەکو خۆی جێبەجێ بکەن کە ئەمەش زۆر کارەساتی لێکێت کارەساتی لێ دەکەوێتەوە. یەک لە نیشانەکانی تریان دکتۆر ئەوەیە کە دائیم میلیان بەلای تەشەدودا هەیە. جا محەممەد غەزالی بە ڕەحمەت بێخوا باسی ئەوانە کاڵێ قەوم تدينوا في السبت وقرأوا في الأحد ونصبوا أنفسهم أمراء في المساجد وعلى الجماعات يوم الاثنين وبدأوا وأفتوا دەسەکەن بە فتوادان لە 3 ڕۆژە لەو نمونانە زۆرە. ینی ڕۆژێ تەوبە ئەکەن مسلمانە بن، ڕۆژێکی شتێکە خوێندنەوە، ڕۆژێک تەوێ بە پێشەنگ و پێشەوە و ئیتە خەڵک کافرەکە و خەڵک ئەمە ئەهلی ئەم مەدرسەیە کە زۆر توندن دەقێک ئێنێ وەری ئەگرێ لەمەشا تووشی هەڵەی زۆر گەورە بوون، ڕوبەڕووی زانایان ئەوەستنەوە، ڕوبەڕووی عولەماکان ئەوەستنەوە، حتا جاری وا هەیە لەگەڵ هەندێک گروپە هەن دش بە گروپەکەی خۆشیان ئەوەستنەوە. ئەمێکێکە لە نیشانەکان. پاشان زۆر توندن بەرامبەر بە مخالفینی خۆیان، کەسێکە لەگەڵ یانانەبێ ئاساییە، ینی ئەگەنە حەدی تەکفیر کافرکردنی بەرامبەر. ڕای فقهی ئەخەنە ڕای عەقیدە، بەڵێ بە وەکو عەقیدە چاوەڕێیەکەن و سەیری دەکات. زۆر جا سەیرەکەی بابی معاملاتە هێنن بۆ عیبادات ئەبن بۆ شتێکی تر. یعنی ئەمە گرفتێکی گەورەی دروست کردووە لە کاتێکە ئەم ئومەتە خلافی تیا بووە. ئەم ئومەتە شەدائیدی ابن عومەری هەبووە کە زۆر تون بۆ لە هەندێک لە ئەحکامە، و هەروەها ڕوخەسی ابن عباس بووە، شەواذی ابن عومەر بووە کە هەمیان سەحابە بوون، نازان کەم ئومەتە لەگەڵ ئەم هەموو خلافەیە کە ناو ئومەتەکەیە بووە. نەرمونیانی گەورەمان ئەبوبەکر و تۆزێ توندێتی سەیدنا عومەر هەبوو تەبیعەتی ژیانە. تەجریحی بەرامبەری زۆرەکەن. جاری وا هەیە ناو ناتۆری قورسێنن، ئیتر گوێ بە دەرەنجامەکان نان ئایا لە دەرەنجامە چی ڕوئەیە، یاخود جاری وا هەیە ئیثارەی فیتەن، یعنی ئاژاوەیەک ئەنێتەوە لە قوتابخانەکە شتێکی بەسیط زۆر ئاسان. ینی ئەوەی لە یادمێ لە ساڵی نەوەکانە لەناو هەندێک مزگەوتە کێشەی گەورە دروست ئەبوو لەسەر 3 شت. یعنی وای لێ هاو خەڵک شان بەشان و برایەتی مسلمانان کە فەرزە تێگەدرا تێگەشکێنرا لەبەر خاتی هەندێک سونەت، وەک پەنجە جوڵاندن، وەک ئەوەی دەزەبێت لەسەر سنگ بگیرێ، وەک ئەوەی قاژە بێت تەواو بڵاوکێتەوە. دەکاتێکە ئێستا فروعە ئەوشتان جگەرەوەی فروعە ئێستا ڕێک تر عکس بۆتەوە. یعنی ئەمە ئەگەر هات و ئێمە هەرگریمان ئەمەمە باز نەکردایە، وڵاتی ئێمە لەسەر مەزەبی شافعی ئەگەر لەم 3-6 لەسەر مەزەبی شافعی تەنها 5 جارێک ئیشارە پێ بکرێت، دەست لەسەر سک یاخود سەر و ناوک یاخود حتا ینی ئیمامی قورطوبی نۆ قەولیتیا هەیە کە لەسەرەوە تاخوا شەوکانیش ئیمامی شەوکانیش لەوتارە زۆر بە محەدیث و بە مەڕەجیحی ئەقوالی سەلەف ناوزەن دەکرێت. هەموو ئەو ڕانە هێنێ کەچی زۆر دەنگ ئەکرا، یعنی خەڵک دڵی عاجزە بوو لەسەر ئەوە، یعنی بێزاری و بێنازی ڕووی ئەدا کە ئەمە بەو خۆی لەخۆیان هەڵەیە کە تۆ دەقێگە بینی جارێ مەفروض وایە لە ڕووی علمی و بچی هەموو دەقەکانی تر بێنی کە لەو نزیکانن بۆی بزانی مەبەستی لە ئامانجەکانی مەقاصد، یعنی جەمعی ئەحکام جزئی هەندێکی بۆ لای هەندێکی بۆ ئەوەی تۆ ناتوانانی یەک حەدیث بێنی، ئەبێ هەمووی کۆکەیتەوە ئەو جار حکم بی. اینجا ڕەبتێکی لەگەڵ ئەو واقعەیە، اینجا سەبەبی ورودی حەدیثەکە وەک چۆن سەبەبی نزولی قورئانمان هەیە بەو شێوەیە. کۆمەڵێک بنەمایان هەیە
ئەمانە ئەم بەڕێزانە ئەمی مەدرسەی ظاهری نەسەکان وەرەگرن بە تایبەت دقەکانی سنەتش تەرکی زۆر ئەکەنە سەرچی سەر دقەکانی سنت یعنی طبعا باسی قورئانەکەن بەس زۆر پابندن بە سنەتەوە طبعا هەمومان ئەبێ پابند بە دقەکان و بە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕوونکردنەوە شارحەی قورئانی پیرۆزە و هەروەها منشی ئەحکامە سنە لە کۆمەڵێک لە قەزایایە بەس ئێمە لەو لە قورئانشمان هەیە ناکرێت. خی گەورە ئەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم کەواتە حەدیثی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم واقعة واردة حديثك صحيح بيتشسفاوة بانشا ودلو روح وجيانا رونكروي قرآن بلام أبي أنفر مدانج لسونغي مقاصد قرآن ومبادئ قرآن وآيات أحكام قرآن وبخوين بو توظيف كده سنة جاي بو توظيف كده زور توا باشان اشتكيان هي كإنكاري تعليل أحكام كان بعقل ألين يعني دش بعقل وسطنا وزور جار كأما هەڵەیەکی استراتیجی زۆر گەورێت تو ئیجتیهاد بە عەقڵەکەی تۆ قیاس بە عەقڵەکەی تۆ دوو قەزەی زۆر گەورەمان هەیە ناو ئەم ئومەتەیە بە عەقڵ چەسپاوە یەکیان ئیثباتی وحیە دووهەمینیان وجودی خۆی پەروەردگارە تۆ لەگەڵ کەسێکە کە مناقەشاکەی قەناعەتی بە وحی نییە قەناعەتی بۆ قورئانە نییە قەناعەتی بە وجودی خوا نییە بۆ نمونە چۆن مناقەشەی لەگەڵاکەی بە عەقڵ یەک گرفت هەیە لێرەیە کە حەزەکەم ڕوونکردنەوەکی کورتی لەسەر بدەم ئێمە کاتێک کە ناوی عەقڵ ئەبەین بمعنى أو عقلي كتيدا قال القرآن شو كخوا فرمي لقوم يعقلون حتى أويك مجنون وشيتا أحكام شرعي شموليناك كواتا إما باسي عقلكين بمعنى تقديس كدني عقلنية عقل توظيفة الريقية بوت يجيشتن لنقل بون من أشم بو مزقوته بلا من ناتوان بقام أو مزقوته إلا بمرقيانا به ئەمە بەڵگە نییە لەسەر ئەوەی کە من ڕێگەکە بە پیرۆسە سیر بکەم لە خودی مزگەوتەکە ئەوە نییە من پێش ڕێگەکە بە گەورەتر و پیرۆستر بزانم لە مزگەوتەکە نەخێر بەڵام قەدەر وایە ئەبێ ئەم ڕێگە ببڕم ئەنجاگەمە مزگەوت ئیلا ئەبێ عەقڵ و لۆژیکم هەبێ ئەنجا من نوێژم لەسەر فەرزە ئەنجامی بم چونکە لە مەرجی ئەحکامی تەکلیف عقل بوونە و هەروها باڵغ بوونە کەواتە باسی عەقڵەکرێ بۆی هەندێک وا نەزانێ وەڵا ئەوە عەقڵ پێش شەرع خرا عقل بيش شرع ناخري لودا كتو زايد أما شرع أبي أم عقلش جرالي أم شرع أبي بلام حتى أم عقل أجات أو شرع أبي خوي بكار بيني بله يك لا كشكاني ترى إما الإسلام طبعا دو مدرسة معنية مدرسة أثر معنية لابن عباس واتو مدرسة رأي معنية لابن مسعود واتو كلكوفة بوا أم مدرسة أو بريزانا اتهامي رأيك زودش برأيه وأسنانك رأي بسني و يعني أو قصي إمامي علي أهي النوى لو كان الدين بالرأي لكان أسفل الخف أولى بالمسح أما ينو بلام يما مدرسة مان هيك لعل صحابة كان شوهاتو يعني بون منا ابن قدامي مقدسي لا المغني والشرح الكبير برحمة بأخوة كخوي سرب مدرسي أثرها قسيكي زور جواني يعني تو على آية نوێژنەکە کافرەیان ناکەوێتە مناقەشەوە کە خۆی ڕەنگە ڕەئیەکی هەبێ بەڵام بۆ ئەوانش کە بەرامبەر ئەون و مخالیفن ڕەئیەکی پەسەندیان بۆ هێنێتەوە بۆ نمونە ئەڵەیە ڕەئی هەیە کە نوێژنەکەر کافر نییە ئەو ئەڵێ ئەمە قسەیە ئەگەر کەسەلەن بێ بەس ئەگەر ئینکاری بکاوە هەمووانەزانین کە کافرە و دینە چێت دەرەوە ئەڵێ باشە خۆ ئەو کەسی کە نوێژنەکە ئەگەر کافر بێ کۆمەڵی ئەحکام بەسەرا تەڕەتوبەکە یەک لەوانە بێت لە گۆڕستانی موسڵمانانە نێنەژرێ بە درێژایی ئەم ئومەتی ئیسلامیە خەڵکێکی زۆر هەبوو کە نوێژی نەکردووە و لە گۆڕستانی موسڵمانانشان هێژراوە دەسەڵاتی ئیسلامیش هەبووە بۆچی گۆڕستانێک ئەگەر کافرن بۆچی گۆڕستانێک بۆ نوێژنەکەرەکان جا نەکراوەوە لێرە ئێمە نامانەیە ئەو بڵێن نوێژنەکەر کافریانە ئەوە قسەی زانیانی لەسەرێ ناکری ئێمە لێرە لە سەدەدی فتووە ئەو جۆرەشتانە نین بەس ئیستیشهاد بەواکەین کە ئیبن و قودامەی بەغدیسیش طبعاً ئیشاداکە بە ڕەئی کە ممکنە ڕەیەکە پەسەند بێ ڕەیەکە دش بە دەقەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەحکامی شەریعەتی ئیسلامی و ئەم جۆرەشتانە نەبێ کەواتە ئەمە
أو أم مدرسة أم حالتانيان هي كتجديدان هي لأحكام شاتنانت ابن تيمية ابن ألباني إمام ألباني برحمة بإخوي جوري لي خوش به كتابك هي تمام المنة في التعليق على فقه السنة ردي إمامي طبعا سي سابقات وسي سابق كتابك فقهي زوجوان وناياب ومستدل كيناوتي آسانة داینا و خەڵکێکی زۆر لە ئومەتی ئیسلامی سوودی لەبینیوە لەوانەیە سەدان هەزار نوسخەی لێ چاپکراپێ وەڵامیاتەوە ئەڵێ سەی سابق ئەڵێ لە عروضی تیجارەیە زەکات واجبە عروضی تیجارە ئەوەیە کە تۆ بۆ نمونە کەسێک کۆمپانیایەکی هەیە شۆفڵی هەیە حەفارەی هەیە کەسێک کەمپاینی هەیە کەسێک یعنی ئەم جۆرەشتانە عروضی تیجارە ئەڵێ سەی سابق ئەڵێ زەکاتی لێکەوێت لە کاتێکا کۆمەڵە حەدیثێنێتەوە کە حەدیثەکان مەجنی صەحیحە ئەڵێ زەکاتی لێ ناکەوێت ئەڵێ زەکاتی لێ ناکەوێت لە کاتێکا ناکرێت کەسێ یەک تەنگەنمی هەبێت بێ زەکاتەکەی بڵێ تۆ بێ 100,000 50,000 چەندێکە بییت بەڵام کەسێک بای ملیارێ 2 ملیار دۆلارش ئەگەر مەکائین و کۆمپانیا هەبێ ئەبێ زەکاتەکەی یعنی ئەمە وەصفی شەریعاکە بە تەناقوس بۆیە خوێندنی مەقاصد بۆ ئەو کەسانی کە ئەهلی فتوان کارێکی زۆر زۆر گرنگە لە کاتێکە خوای پەروەردگارە فەرمێ ئەخریجوو من طيبات ما كسبتم ومما أخرجنا من الأرض من طيبات ما كسبتم أخرجوا من طيبات ما كسبتم أما زۆر گرنگە تۆ ئاەتەکە ڕۆن و ئاشکرایە تۆ شتێکە کەسپیەکەی ئەگاتە حەدی نیساب لەسەرێ پێویستە کە چی بکەی کە زەکاتەکەی بکەواتە ڕێەکەی سەی سابق پەسەندە هەندێک کەس توندیەکی زۆر ئەنوێنێ دەغگەرایە پەیوەست ئەبێ بەدەقەوە بەبێ ئەوە بڕوانێ بۆ مەقسەد بۆیە گرفتێکی گەورەمان بۆ دروستەکە طبعا ئەم فتوایە شریعەتی ئیسلامی وەسفەکە بەچی بە تەناقوض یا لە زەکاتی فطرە لە زەکاتی فطرە کاڵێن بە پارە نابێ عولەمای سعودیە سەخۆیان وەوردە و دەگەڕانەوەی کە بە پارە بێ بۆ چونکە زۆر جار کەسی بەرامبەر کە هەژارە و مەقسەدەوەیە کە ئەو سوودی لە بینێ سوودێکی کەوتۆ لێ نابینێ ڕێژێکی زۆری برنج کۆکاتەوانێ و لە دوایی یاچەی فرۆشێ بە پارەیەکی هەرزان لێرە دەوڵەمەنەکە سوودی لێ بینی و هەروەها تاجرەکە سوودێ تۆ تەسویری فۆتۆگرافی ئەو زانانی کە باز لە ڕائەکەن الرأي الرهاية دەڵێن ئەو کەسانی کە زەمی ڕائەکەن حتا التەفسیر بالرأي کە یەکێکە لە مۆزوعەکان باسەکرێ و ئەمڕۆ بەشێ لە تەفسیرمان هەیە بالرأي چۆن تەفسیرمان هەیە بالمەأثور ئەو ڕایە مەذمومە ناباشە کە کەسێک لە هەوا و ئارەزووە بیکە یاخود بە دوای عیلەی ڕاستەقینەدا نەگەڕێت کە وەصفێکی ظاهری منضەبیتی مناسبە بۆ حکم وەکو لە پێناسەکەیە هاتووە بچێ لە خۆ شتێک دابنێ و لەسەر شتێک شتێکتر بنیاد بنێ وەگەرنا ئێستا وەی کە تۆ باست کردە مەسەلەی سەرفترەیە کە هەموو ساڵی لە ڕەمەزانە دەنگەدەنگی لەسەرەکرێ یەک دقە بووە سەمزانی فەرمودەکە ئەفەرمێکی لە فەرمودەکە ئەفەرمێت ئوغنوهم یعنی دەوڵەمەندیان کەن دەوڵەمەندکردنی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەکرێت بەس بە نانێک بوو بێت یا بە پۆشاکێ بوو بێت بە زۆری نان باس کراوە بەڵام هەر لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە کە بە خەلیفەی پێنجەم ناوزان دەکرێت نامەی نردووە بۆ ئێمە وتێتی بەسە گەنمان بۆ مەهێنن بەرگ و پۆشاکمان بۆ بێنن ئێمە پێویستمان بە خۆ داپۆشینە کاتە مەقسەدێک هەیە لە ئارادا من ئەم پارەیە ئەم خواردنە سەرفترە کە ئەدەم بە فەقیر مەبەستەکەم ئەوەیە کە تێر بێ مەبەستەکەم ئەوەیە کە دەوڵەمەند ببێت لانی کەم لە جەژنا چێژ وەربگرێت لە ژیانی خۆی دەی باشەوە ماڵێکی فەقیر 50 فەردە برنجی تێدا نرا بەڵام جل نەبوو لە بەریکا بەڵام پێڵاو نەبوو بیکاتە پارەی پێ نەبوو پێویستی نەبوو کە بچێت گۆشتێکی پێ بکڕێ کەواتە لێردا ئەبێ ئەم برنجانە لەو دوکانەی کە هەر فەردەی 50,000 پێدرا بچە بیفرۆشتەوە بە 25,000 ب 20,000 کەمتر بۆەوەی کە بڕوا شتی پێ بکڕێ لەبەرەوە مەبەستی سەرێکی لێرەدا یاربەتیدانی فەقیرەکان بوو بەڵام ئەگەر هات و تەنها لە ڕواڵت باس بکەی ئەوە جای تر قازانجمانگیان و بە دەوڵەمەنەکان فەقیرەکانمان خستە ئەوداوە ئامانجەکە تەحقیق نابێت ئامانجەکەی شەریعەتی ئیسلام نەهاتە جێگا کە شریعەتی ئیسلام بە بێ حکمت نییە مادام لەگەڵ ڕۆحی شتەکە گونجێ مادام ڕاوبۆچوونی وەکو عمەری کوڕی عەبدولعەزیزمان هەیە بە ڕەحمەت بێ وەکو ئیمامی ئەبوو حەنیفەمان هەیە کە بە سەلەفی ساڵح حسابی بۆ دەکەی لە ساڵی 150 وفاتی کردو بە ڕەحمەت بێ لە قڕنی قڕونی ثەلاثەی کە شەهیدە لەهو النەبی بالخەیریە کاتێم ئەم ڕایانە هەیە
دەکرێت دەم ڕیانە بەدەستبێنی وەکو تۆش باسە کرد زۆرێک لە زانانی سعودی لە 1-2 ساڵی دواییدا بەڵێ گەڕاونەتەوە سەر ئەو ڕای یا دکتۆر وێنەی فۆتۆگرافی ینی کەسێک دێ خۆی لە سەر کەناڵێکە و دەرەکەوێت و لە کاتێککە ئەم ڤیدۆیە لە چرکەیەکە سی ئەوەندە وێنەیە خۆش هەر وێنەیە وێنەیەکی زۆرێک ئابێ بە ڤیدۆ هەتا ئێستاش هەر لەگەڵ ئەوەیان کە ئەڵێن حرامە جۆرێک لە تەناقض و دژبەیەک بوون لە فتواکانە هەیە دیراسی مەقاصد و مەبەستەکانی شەریعە لەو حاڵەتانەمان پارێز عجیب یەکێ لە مامۆستا بەڕێزەکان کە خەڵکی ئەو منتیقی خلیجەیە تەغریدێکی کردبوو دەڵێ دایکم پێی وتم لەسەر فتوای بۆ مەڵێک لە مامۆستاکان کۆمەڵێک وێنەی زۆری بیرەوەری با و باپیرانی خۆم مسووتان کەچی ئێستا وێنەی ئەو مامۆستایانە لە زۆرێک لە کەناڵ و لە جادە و لە فەیسبوک و لەکوێدا لە هەموو شوێنەکە ڕسمی ئەوان دەبینەوە یعنی ئەمە ئەگەر ئەوان مەقسەد و مەبەستی سەرەکی لەم حاڵەتە بەڵام وەکوتم بەبێ وەصفی ظاهری منضەبیتی مناسب بێ بە حکم یعنی هەموو کەس ناتوانێت یەکسەر مەقسەدی شتێک دەربکە بۆ من ئایمە بچین نوێش کورتکەینەوە لە قورئانە خوای گەورە باسی ئیذا ضربتم فی الأرض یعنی باسی سەفەرەکە باسی مەشەقە ناکە چونکە مەشەقەش وەصفێکی منضەبیت نییە لەوە چێ من بە هەندێک شت هەر بێ بێتاقەت نەبم بەڵام تۆ بە هەندێک شت بێ بێتاقەت بێ عیلەتەکە سەفەرە عیلەتەکە سەفەرە حکمەتەکە ڕەفعی حەرەج و مەشەقەتە ڕەفعی حەرەج و مەشەقەتە بەڵام مەشەقەتەکە لەبەرەوەی دیاری نییە لێرە من طبیعی ئەڵێم جەو طبیعی تۆش دەکورێ سوتام نەگەر وایە یا بە پێچەوانەوە منضەبیت نییە لەبەرەوە منضەبیت نییە شەرع مەشەقەی دانە ناوە بەڵام هەچ کەسێک چوو بۆ سەفەر با بە تیارەش بێ با کە ناڕەحەتیش نەبێ با بە سەعاتێ حتا فوقەها فەرمون وەلەو وەصەلە بساعە يعني ئەگەر بە کەمێکی کەمیش بگا مادام سەفەر هاتووە شەرع سەفەری دیاری کردووە یا زینا حرام کراوە زینا کە حرام کراوە فەرمانێکی خواییە ئەگەر وەصفێکی منضەبیتمان نەدۆزیەوە بۆی بەڕاستی بۆ یەکێ لە حکمەتەکانی ئەوەیە کە ئەنساب تێکەڵ نەبێ باشە بەڵام ئەوە حکمەتە مەقسەدی سەرەکی نییە مەقسەدی سەرەکی قیەمێکی ئەخلاقی گەورەتر لە پشتەوەیە حرامکردنی خیانەتە حرامکردنی کۆمەڵێکی ترە کە یعنی فەرمانی خواییتە مادام فەرمانێکە دەقێکی نسێکی شەرعی چەسپاوە کە زینا حرامە ئیتر تەواو ناڵین وڵا لەبەرەوەی نەسەب تێکەڵ نەبێ وەیە کابراڵێ کاکە دەی من ئەوە حەبی ئەوە ئەخوا و مناڵی نابێ یا حامیلێ خۆ تازە نابێ نە زینا حرام کراوە هەموو شێوازێ ئەوە دقێکی نسێکی شەرعی قورئانی لەسرە پێویست بەوە ناکات بە دوای شتەکە بگەڕین مەرجنی هەموو مەوزوعێک عیلەتەکەی دیار بێ یا مەقسەکەی دیار بێ بەڵام کۆمەڵێک دقیش زۆریشمان هەیە کە مەقسەدەکەی دیارە دەکرێت لێوە بچینە ناو بابەتەکانەوانێ و تووشی کۆمەڵی کێشە هەیە ئێمە نەبین بەڕاستی دەو کێشانەیە وەکو نمونەی سەرفوتەکە باسمان کرد نمونەی وێنەگرتنەکە باسمان کرد هەمووی ئەوە ئەگەر بە مەقسەد بوترا لە سەرەتاوە ئەو هەموو کێش و گرفتەمان شتێکی تر باسەکەن دکتۆر ئەویش الذهب المحلق ئەوەی کە ئەڵلقەی بێ بازن و چی ئەو جۆرەشتانە ئەیان و حرامە لە کاتێکە ئەمە حەدیثێکێنەوە کە دایکە عایشە لە دەست هەی بووە کە پێغەمبەری خوا ساوسم فەرمیێتی ئایا پێت خۆشە یا ناترسی لەوەی خوای پەروەردگار بیکاتە ئەڵلقەیەکی ئاگرین لە گەرنی تۆ یاخۆ لە دەستی تۆە لە کاتێک ئەمە ئەوەی کە زانایان باسییان کردووە دراوسەیەک هات بۆی بە سوور لێ وەربگرێ بیاتێ بەڵام نەیدایە عیلەتەکە ئەوە بوو نەیدایە لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وای فەرموو یەکشت سەرنجی ڕاکێشام طبعا ئێمە و مەدرسانە مەدرسەی ترمان هەیە بێ لە ئەڵلقەکانی داهاتوو ئەگەر گونجا ئینشاءالله باسی بکەین بە ئیزنی خوا بەس ئەوەیە کە زانایان فەرمیانە عیلەت كل ئەمر ئەنه ئەمر ئێمە لە اعتقادا تەسلیمین بەخوای پەروەردگار و هەروەها لە عیباداتیشە لە عیباداتی یعنی سێمە کە نوێژی بەیانی دوور کاتە نازانم بۆ ئیتر مەقسەدەکەی چییە خوا عیبادەتمان لێ وەرەگرێت بۆ دوور کاتە بۆ سێ ڕکات نییە ئەو بەیانی هەڵەسم با 5 ڕکات کەم نەخوا کە بۆی تۆی داناوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چەند ساڵ نوێژی کردووە دوور کاتی کردووە ئەبێ ئێمە پابەند بین بەو نوێژەوە کە دوور کاتە بۆ چونکە ئەمە خودی نوێژەکە عیبادەتێکی مەحضە لە عیبادەتی مەحضیشا عیبادەتێکی ڕەها و دیار و ڕووندا ئێمە ناتوانین ئەم دیاودیوی تیا بکەین بێت تەسلیم بوونمان بێ بەڕاستی بەرامبەری بەڵام حتا مانگی ڕەمەزان بله فمن شهد منكم الشهر فليصم كدعاء فمن شهر رمضان الذي انزل فيه القران ديالي كمانجي رمضان هاش كسي مانجي بيني باسمانه وبروجو بك كاتب من مانجي بروجو بم مانجي رمضان والله اخر قرقوتها هاوين ونار حدا بوم وخو امن بوابي وبخينا مانجي كثير اما ناتوان ريقصي لسر بكري استا هندي كاس او دعوه وشتانيان هي او هندي لمدرسه دوم يعني كالمعطلات الجدود يعني بيوتي او اما اماجي بيكين بلام اونديتايا طبعا إما لمعاملات أتواني مقارنة بو مقاصد بو علل
و بۆ حیکەم بەدوایە بگەڕین ئەوە زۆر زۆر ئاساییە زانایان فەرمیانە عیلەت کولی ئەمرین ئەنەه ئەمر ئێمە عیلەتی عیبادات ئەگەر نەزانین زۆر ئاساییە بجەنابی دکتۆر سەبارەت بە كليات خمس ياخذ سبارت با طبعا مقصدي الشريعة شيا مصلحته ام مصلحته اللي شيا برجستها به بكرتي اجر بكرتي مصلحتي شريعتي اسلام لوا برجستا ابيت ك همو احكام كان قران بينين همو فرمودا كان بينين لقران ولا فرمودا كباس لنيوج وروجو زكاة وحج كباس لمعاملاتك وأحل الله البيع وحرم الربا كباس ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق أجر سيري أمانة بكين تركيز تيايدا مروف خويتي جا سيرك يكمشد لمروفا اعتقاد برباوركي لهم يقرنترا بويا يكم ضروريات لضروريات جيانا شي دان راوة دين دان راوة چونکە ئینسان لە پێناوی اعتقادی خۆیان ڕێزی خۆیان اعتقاد و بیرکردنەوەی خۆیدا ئامادەی گیانی خۆی بەخشێ و ماڵی هەموو شتێکی خۆی ببەخشێ ئەمە یەکەم حفظی اعتقاد و باوەڕە دووەم شت باز لە مرۆڤدا چییە گیانیەتی چونکە کە مرد ئەبێ بنێژرێت بۆیە دووەمیان حفظی نەفسە کە مرۆڤ ئەبێت بپارێزرێت لە فەوتان لە تیاتون سێهەمیان بیرکردنەوەی مرۆڤە کە عەقڵ و لۆژیکە پارێزگاریکردنە لە عەقڵ کە عەقڵ تێک نەدرێ بە مەی خواردنەوە یاخود بە سەرکردن مادە هۆشبەرەکان دوای عەقڵ یەتە سەر مەوزوعێکی تر کە یەکێکە لە حەزەکانی مرۆڤ کە مەسەلەی نەسل و عیرض و شەرەف و ناموسە کە لە زەواج و هاوسەرگیریە دەرەکەوێت شەرع دایناوە کە تۆ هاوسەرگیری بکەی حرامی کردووە زینا و داوێنپێسی بکرێت بۆ نمونە و پێنجەمیشیان پارێزگاری لە گیرفانی کردووە بۆ ئەوی کە بتوانێت ئەم نەسلە پاک بپارێزێ و ئەو عەقڵەش بەڕێ بکا بە خوێندن و زانست و زانیاری و ئەم ڕۆحەش بپارێزێ بە خزمەتگوزاری و هەمووشی ڕێک و پێک بکا بۆ ئەوەی کە دین و بیر و باوەڕی خۆی بە ڕێکوپێکی بڕوا بەڕێوە ئەگەر دیقەت بدەین لە مەوزوعەیە مرۆڤەکان خۆیان سەنتەرن و سەنتەرێتی مرۆڤە وای لێ دەکا کە دیقەت بدە لە ماڵ و سەروەتیەوە گە دەست پێ بکەی لە نەسل و نەوەوەچێەوە دەست پێ بکەی لە عەقڵ و لۆژیکیەوە دەست پێ بکەی لە ڕۆحیەوە دەست پێ بکەی هەتاو کۆگاتە مەوسەلەی پارێزگاریکردن لە دینەکەی بۆیە شەریعەتی ئیسلام حەچی فەرمانی خوا هەیە بۆم بێنێرۆ دیقەت بدە ئیلا یەکێک لەم مەبەستە گەورانەی مرۆڤایەتی دەپارێزێ بۆ نمونە کاتێک کە زینا حرام کراوە لەم لاشەوە لە بەرامبەردا هاوسەرگیری حەڵاڵ کراوە ئەمە بۆ پارێزگاریکردنی لە شەرەف و لە نەسل و نەژاد و پشتی مرۆڤایەتی دکتۆر هەری کام لەو کولیاتی خەمس یا ضروراتی خەمس هەر کام لەوانە لە یەکێک لە سزاکان شۆرگیراوە و زانان باسەکەن ئێستا بۆ نمونە حیفظی دین ئەڵێ لە حەدی ڕێددە وەرگیراوە حیفظی یاخود پاراستنی نەفس لە حەدی قەتلە وەرگیراوە پاشان ماڵ لە حەدی سەریقە وەرگیراوە نەفس لە حەدی زیناوەوە وەرگیراوە تەنانەت ئەقل لە حەدی شربی خەمر و ئەوانە وەرگیراوە کە ئیمامی قەرافی کا بە 6 عیرض جاکاتەوە لەوانی تر بەس ئەبێ ئەوەش بزانی طبعا ئەم پێنجە هەندێک سەرنج و تێبینی لەسەرەی هەموو زانایان کۆکن لەسەرەوە لێکێکە لەو بابەتانەی کە ئینسان تەتەبوع بکە بە دوای دەقەکاندا بگەڕێ بە دوای ئەوە بگەڕێ سەیری قورئان کە باس دەکات دەفەرمێ وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الئەلباب یعنی کاتێک تۆڵە ئەکرێتەوە کەسێ بکوژێ پارێزگاری لە ژیانی ئێوەیە کەواتە پارێزگاری لە ژیانی مرۆڤایەتی یەکێکە لە مەبەستە گرنگەکانی شەریعەتی ئیسلام بەڵام ئایا ئەم پێنجەن بەتەنها و ئایا فعلەن دەرهاویشتەی ئەوەیە لە حەدەکانەوە وەرگیرابێ یاخود خودی مرۆڤ کرابێتە سەنتەر یاخود دەرەنجامی تەتەبوعی دەقەکان کرابێت کە ئەو دەقانە هەیە ئێستا سەیری شەرعەکە یەکەم ڕوبعی عیباداتە ڕوبعی عیبادات بۆچی بۆ پارێزگاریکردنە لە دین کە نوێژ و ڕۆژوو زەکات و حەج دووەم ڕوبعی معاملاتە دیقەت بدە ڕوبعی معاملات بەشێکی لە حاڵ و حرامی تایە بۆ نمونە مەسەلەی عارق و مەی و هۆدە مادە هۆشبەرەکانی تایە کە حرامە بۆ پارێزتنی عەقڵێتی خودی پارە و مڵکەکەی بۆ پاراستنی گیرفانیەتی
وربعێکمان هەیە بەناوی ڕبعی خێزان و ئەحوالی شخصی و مارە برینی و تەلاق هەمووی بۆ پارێزگاریکردن لە خێزان و لە ناموس و شەرەفە. وربعێکیشمان هەیە باسی قیساس و حکمی قیساس و جزئیاتی قیساس و قەزاوەت و بەڕێوەبردن هەمووی بە خاتی چییە ئەوەیە. یعنی ئەمە چەند دقێکە چەند ئەسڵێکی گرنگە کە دەکرێت بە پێی سەردەمیش ئەو ئەسڵانە بگۆڕێت چونکە ئێمە دقێکی چەسپاوی قورئانی پیرۆز و فەرمودەی ئازیزمان نییە ئەو پێنجە دیاریکە کەم پێنجە دیاری. دکتۆر چەند سەرنجێکی لەسەر یەکەمەڵێن تەرکیزە کاتە سەر فەرد زۆر تەرکیزی لەسەر تاکە تر خێزان و ئومەت و مرۆڤایەتی و ئەمانەی زۆر بەلایەنە چووە خاڵێکی تر هەندێشتی هیمال کردو وەکو بواری ئازادیەکان کەەوە مەبدەیەکی گرنگی ئینسانیە و هەروەها بۆ نمونە بیئە پاراستنی بی ئەو ژینگە اینجا چەند سەرنجێکی تی لەسرە بۆیە پێشنیار هەیە کە گۆڕانکاری یەک بکرێ ضروریات لە مەجای تاکە لە مەجای خێزانە لە مەجای ئومەتە لە مەجای ئینسانیەتە کە ئەمە زۆر هەڵەگرێ ئێمە لە ئەڵلقەکانی داهاتووە هەر سەبارەت بە ئەمە بەستەکانی شەریعە ئینشاءالله تەواویانەکەن و قسەیان دەکەین بەم شێوە دێینە کۆتایی بەرنامەکەمان هەموو لای بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.